بناوی خۆی بەخشندە میێرەبان سەلامی خۆی گەورە لایەکێ خۆشحاڵی بە دیداری هەملایەکمان زۆر سپاس و دەستخۆشیش لە کۆمیتەی بەڕێوەبردنی ئەم کۆنفرانسە دەکەین. باسی ئەوەی کرا کە دیارە 99 ساڵ پێش ئێستا لێرە لەم دۆڵە و لەم شارە ڕێکەوتنامەیەکی شوون واژۆ کراوە کە هەنگاوی یەکەمی هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنامەی سیڤەر بوو کە لەوێدا تۆزێک باسی کوردی کردبوو کە کوردیش حەقی خۆی دوو دەوڵەتی هەبێت. ئەمە سەرگوزشتەیەکی دوور و درێژە، باسی ناکەین و ئێوە ئەلحەمدولیلا هەمووتان خەڵکی خوێندەوار و شارەزان هێزێکی ئیسلامی شۆڕشمان کردووە، پێشمەرگایەتیمان کردووە کە کوردیش بە ئامانجی خۆی بکات دەوڵەتی سەربەخۆی خۆی هەبێت. بۆ نەیبێت بۆ عەرەب بیسوودی دەوڵەتی هەبێت، بۆ تورک دەوڵەتی هەبێت، بۆ فارس دەوڵەتی هەبێت، بۆ میلەتێک 500,000 کەس دەوڵەتی هەبێت، بەڵام بۆ کورد زیاتر لە 40 ملیۆن دەوڵەتی خۆی نەبێت. چ ڕێگرا کاکە پێش ناحەزانمان پێش ژنانمان خۆمان ڕێگرین، ئێمە خۆمان چێشێت. لەسەر هۆڕەت ئێستا لێگەڕابان دەبوو بە شەڕ و هەرایەک لەسەر قەزەیەکە بابە ئیسلام ڕێگر نییە، دین ڕێگر نییە، خۆمان ڕێگرین. باش چییە ڕێگ لێمەگرت؟ ئێمە لە باشووری کوردستان ڕێکوپێکترین و چاکترین دەوڵەتمان هەبێت، موسەسات بێت، خزمەتی هاوڵاتی خۆی بکات، قانون سەروەر بێت و ڕێکوپێک بێت، خزمەتگوزاری ئاسایی یاسایەکان کە هەموو دنیا هەموو مرۆڤێک لە دنیادا هەیەی پێشکەشی بکات. چی ڕێگرە لێ؟ چی ڕێگرە لەوەی کە ئێمە لە باشووری کوردستان دوو دەوڵەتمان هەیە، دوو ئیدارەمان هەیە؟ چی ڕێگریان چی وادی کردووە؟ ڕاستە ناحەزان ئەوانە ئەو دەوڵەتانی کە کاتی خۆ کوردیان بەسەردا دابەشکران لە بەپێی ئیتیفاقە نێودەوڵەتیەکە، ڕاستە ئەوان هۆکارن، بەڵام خۆمان ئێستا هۆکارین. خۆشمان سەبەبی ئەوەی کە نەدەتوانین دەوڵەتیش ڕێکوپێک بەرەوەبەرین، نەدەتوانین تەبابین، نەدەتوانین خزمەتگوزاریمان بکەین، نەدەتوانین کاری مؤسساتی بکەین، نەدەتوانین کاری دیپلۆماسی بکەین. دوای دێ و لەم نەڕا یەخی دین دەگری و یەخی شێخ و مەلاوانە دەگری. بابە شێخ و مەلا چ عەلاقەی بە مسلمانی هەیە؟ شۆڕشەکانی کورد کامیان شێخ و مەلا تێدا نەبووە؟ کامە شێخ و مەلا سەرپەرشتی نەکردووە؟ پێم بڵێ. شێخ سعیدی پیران، حازی محەممەد، مەلا مستەفای بارزان، شێخ محەممەد چێ لەوانە شێخ نەبوو مەلا نەبووە؟ عیب باسی دین نەکرێ. بەنی ئەفی لە جێشکە پێوە درراوی کورد لە جێشکەوە کێشە بۆ دروستکرا و بەرەی لێدراوە دێ بە دین دەگری تانە لە دین دەدەی کاکە دین پێش هەموو کەس ئەمن پێتان بڵێن وەڵڵا بیلا ئێمە پێش هەموو کەس لەگەڵ ئەوەی کە کورد دەوڵەتێکی گەورەی سەربەخۆی لەسەر هەر سوار پارچەکە هەبێت فەرمو چێ ڕێگرا. ئێمە فەرمون بۆ ئەو پێشنیار دەکەم با ئێمە بین شش عملی بکەین. فەرمون چ لێرە چ لە وەرن لە باشوور ئێمە حاضری با کۆمیتەیەکی فراوان هەبێت نوێنەراتی هەر سوار پارچەکی کوردستان بکە بەڕزانی دەخ کورد بەرەو شوێ دەبێت بەڕزانی چ دەوڵەتێکمان دەبێت چۆ کاری دیپلۆماسی بکەین چۆ خەڵاتی سەکداری بکەین با بین کاکە بزانین داخڵەتێک دەوڵەت بەڕێوەبەری با ئێمە بین بۆ خۆمان ڕێکەوین کاکە ئەوجە دوای بین قسە لەگەڵ دژمنان و ناحەزان کە بڵێ کاکە کورد بۆ پارچە دەکەین بۆ دێتێرسێنی بۆ زمینی دەکەین ئەتوو بێ بۆ خۆ زوڵم لە هاوڵاتی خۆ بکەین ئازادی نەبێت کێشەی بۆ دروست بکەین بیکوژی و یاسا سەرەوە نەبێت خزمەتگوزاری ئاسایی یاسای پێشتر نەکەین دا بێ من یەخی خەڵکیەکە بگرم با پێشی یەخی خۆمان بگرین ئینجام لەگەڵ ئەو بەڕاستی یەخی دەوڵەتەکانی پێش بگرین ئەگەر ئێمە یەک دەنگ و یەک هەڵوێستیش بین بڕواکەین دەوڵەتیشمان دەبێت سەربەخۆش دەبین ئەو وڵاتانی کە کولیان بەسەردا بەشکراوە دەوڵەتیان هەیە بڕواکە لە ئێمە بەهێزتر نین و لە ئێمە ئازادتر نین بەڵام ئێمە تەواو یەکرێزی زۆر سوپاس